پایانی ژام کەتەتان باش یەخستنی دەنگ و ڕێخستنی کۆمەڵێکی ناڕازی دەمێکە هەندێک لە هاوڕێیانم داوام لێ دەکەن بۆ چوونی خۆم لەسەر دۆخی کوردستان بڵێم و گەر پێشنیاری بەرەو پێشچوونم هەبێ بیدرچێنم لەم ناوەڕۆکەدا سێ پرسیار گەلێک گرنگن ئێستا لە کوێداین بۆچی یەکدەنگ نین چۆن لەم تەنگەشەیە دەربچین پرسێکی دیکەش هەیە گەلێک گرنگە هەڵبەت من لێرەدا گفتوگۆی ناکەم ئەویش ئەوەیە چۆن گەیشتینە ئێرە من ڕێبار فەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سبسکرایبێم کەناڵە بکەن و باوەڕێکانتانی بناسێنن ئێستا ئێمە لە کوێداین پارتی وێشێتی و هاوکارانیان هەموو پێکەوە شکستیان خوارد لە دامەزراندنی کۆمەڵێکی ڕەوا و بەرقەرارکردنی چەمکی هاوڵاتدا دەسەڵاتیان لە خزمەتی بنەماڵە و چەند کەسێکدا بەکارهێنا نەک کۆمەڵێکی ستەمدیدە ئێستاش هەردووچیان کار لەسەر دامەزراندنی ئیمارەتی خۆیان دەکەن یەکێک لە سلەیمانی و ئەوی دیکەش لە هەولێر ئەمەش هیوا دەبڕێ لەبەر دامەزراندنی یەکەیەکی سیاسی لە باشووری کوردستاندا دەسەڵاتی ئێستا نەڕی فۆرم دەکرێ و نەڕی فۆرمیشی تێدا دەکرێ دەبێ وەلا بخرێ ئەو پرسەی کە زۆربەمانی هەژاندووە ئەمەیە چۆن دەسەڵاتێک دابمەزرێ بتوانێ کۆمەڵێکی کراوە دابمەزرێنێ و چەمکی هاوڵات لە کۆمەڵدا بچەسپێنێ ناسمە وردەکاری پێکاتە و سروشتی ئەو کۆمەڵەوە باسەکەم ئەوە نییە تەنیا دەڵێم هیچی لەو کۆمەڵە گەندەڵە ناچێ کە پارتی وێشێتی دایان مەزراند و گەیاندیانە ئەمڕۆ کوردیان کرد بە دژی کوردبوون و بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیان سەلمان کورد هەر ئەوەیە بە درێژی مێژوو هەبووە کۆمەڵێک خێڵی شەرخوازن و ناتوانن دەسەڵاتێکی شارستان دابمەزرێنن لە 1994 و ساڵانی پاشی 15,000 کەسیان لە یەکتر کوشت و بریندار کرد لەسەر داهاتی ئیبراهیم خەلیل لەسەر پوڵ نەکسەر بەخۆیی کوردستان ئەو دەرفەتەی لە دوای جەنگی کەندا و بۆ کورد هاتە پێش پارتی وێشێتی نەک تەنیا لە دەستیاندا بەڵکو لە دەستی کورد هێنایانە دەرەوە و خستیانە قورجی ئەو گورگانەوە کە بە درێژی مێژوو کەسێتی کوردیان تێکشکاندووە و لە هەوڵدا بوون بۆ سڕینەوەی ناسنامەی بۆ من کە باوەڕم بەوە نییە کۆمەڵ دود و تیژ یا وەک دەڵێن بە شۆڕش بگۆڕێ یەک جۆر خەبات بە دروست دەزانم کۆمەڵ دەبێ بەڕێی کاری سیڤڵدا هشیار بکرێتەوە بگەێنرێتە ئاکارێک کە خۆی دەسەڵاتێک لە جۆری پارتی وێشێتی قبول نەبێ داخۆ دەبێ ئەو کۆمەڵە چۆن هشیار بکرێتەوە ئەوە پرسی گرنگ هەنووکە و بابەتی باسەکەی منە توند و تیژی هەرگیز کۆمەڵێکی بەختەوەری بە دەرامەتی دانەمەزراندووە بەڵکو نابوتی پێکردووە و ڕکوکینەی لە دڵی هەموو هاوڵاتێکدا چاندووە زۆر دوور مەڕۆ لە شەڕی خۆکوژی نەگریسی پارتی وێشێتی بڕوانە هەتا ئەمڕۆ هەولێر و سلەیمانی تەبانین ناکۆکن دەپرسم لەسەر چی هیچ وەکارێک نییە تەنیا ئەوە نەبێ دەسەڵاتی بنەماڵە بەو دووبەرەکیە بەرقەرار دەبێت هەمیشە دوژمنێکی دەرێکی کۆمەڵ لە دەوری ڕژێمێکی سەرکوتکەر کۆ دەکاتەوە سەرباری ئەوەش کۆمەڵی هشیار هەموو سەرکردایەتی شەڕی خۆکوژی لە پشت قەفەزی تاوانەوە تون دەکرد کەچی تا ئەمڕۆ ئەوانەیان کەماون لە کۆشتی ڕازاوەدا دەسەڵاتدارن و سەرکردن کۆمەڵی هشیار یەکتر ناکوژێ بەڵکو بەشدار دەبێت لە دیبەیدا بۆ گەیشتن بە چارەسەر ئەوانش کە تاوان لە ئەستۆ دەگرن لە سیستمێکی دادوەریدا بەڕەوا بە پێی قانون سزا دەدرن هەمیشە باوەڕم بە ڕەوای کۆمەڵایەتی و ڕۆڵی دادوەری بەهێزە هەر کەسێک ئەمڕۆ دەستی لە تاواندا هەبوویە دەبێت لە بەردەم دادگادا وەک تومەتبار ببینرێتەوە دەبێت بەخشندە بین بەڵام ناکرێت دادخواز نەبین دادگا تەنیا ڕێیە بۆ سزادانی هەر کەسێک گەورەیان بچووک کە بەشدار بووە لە گەندەڵی تاوان پێشەلکردنی مافی هاوڵات و گەل و نیشتیمان فرۆشتندا بۆچی یەکدەنگ نین زۆربەی کۆمەڵی کوردستان دژی حکومڕانی پارتی وێشێتین ئۆپۆزیسیۆنن ڕێهێزێکی ڕێک نەخراون و یەکدەنگ نین بۆچی یەکدەنگ نین بۆچی ڕێک نەخراون ئەوە پرسێکی گرنگە دەبێ کەمێک تاوە توێ بکەم لە کۆمەڵێکی کراوەدا پرسی گرنگی کۆمەڵ گەورە بێ یان بچووک لە ڕێی دەستگای پەیوەنددارەوە تاوە توێ دەکرێ و دەبێ بە دیبەیتی کۆمەڵ بۆ نمونە میدیا گردبوونەوە و ڕێکخراوی کۆمەڵی سیڤڵ
پەرلەمان فێرگا زانکۆ تا دوایی ڕۆڵی کاریگەریان دەبێ لەو دیبەیتەدا بۆ نیشتنی هەموو پرسێک لە ناو کۆمەڵدا. لەم پرۆسەیەدا هاوڵات هەم هشیار دەبێتەوە بۆی کە هەموو بژاردەیەک دەربارەی ئەو پرسە تاوتوە دەکرێ هەم دەچێتە پرۆسەی بڕیاردانەوە بۆ چوونی کاریگەر دەبێ لەسەر بڕیاردان جاگەر بەشێک بۆ لەگرت بوونەوەیەک یان تەنیا هاوڵاتیەک بووە. لە کۆمەڵی داخراوی ئەمڕۆی کوردستاندا دیبەیتی هەموو پرسێکی کۆمەڵ سەرکوت کراوە تەنیا لە ڕێی دەستگا و گرتبوونەوەی حیزب و بنەماڵەوە ڕێی پەخش بە بیر و بۆ چوون دەدرێ. هەر دەستگایەک گەر هەبێ تەنیا چاوبەستە بەشدار نییە لە خزمەتی هاوڵات و دیبەیتی کۆمەڵدا. بۆ نمونە پەرلەمان لە کۆمەڵێک خەڵکی بوودەڵە پێکاتووە دەسەڵات دایمەزراندون کاریان چەواشەکردنی هاوڵات و شێواندنی پرسی ڕاستەقینەی کۆمەڵە. ئایا کاری ئەندام پەرلەمانە بە شاخ و باڵی سەرکردە تا بخوێنێ؟ ئەوە نوێنەری خەڵک نییە موچەخۆری بنەماڵی حکومڕانە کەسێکی بێبەهایە. ئەمڕۆ هەموو دەستگا ڕێکخرا و گرتبوونەوەیەک لە خزمەتی سەپاندنی دەسەڵاتی بنەماڵ و تۆکمەکردنی تاگەڕەویدایە. ئەمانەش هەموو لەسەر حسابی لاوازکردنی هاوڵات بوون و لە نێوبردنی پابەندبوون بە نیشتیمان و کۆمەڵەوە. ئۆپۆزیسیۆن دەیتوانی ڕۆڵێکی گەورەی هەبێ لە هەژاندنی کێشە و پرسی گرنگ چاودێری و واڵاکردنی هەڵەی دەسەڵات واتە هشیارکردنەوەی کۆمەڵ. ئەمڕۆ هیچ ئۆپۆزیسیۆنێک بەشدار نییە لە ئیداری کوردستاندا. ئەوەی کە ناو دەنرێ حکوومەتی بنکەفراوان هەمووان بەشدارن لە دەسەڵاتدا چیدی نییە سەرکوتکردنی دەنگی ناڕازی نەبێ. گۆڕان کە خۆی بە ئۆپۆزیسیۆن لە قەڵەم دەدا کۆمەڵی کوردستانی خستە ژێر پێوە و بوو بە ڕازێنەرەوەی دەسەڵات. هەڵبەت خەڵکیش لە بەرامبەردا لە هەڵبژاردننی ڕابردوودا گۆڕانیان خستە ژێر پێیانەوە. بزوتنەوەی گۆڕان خەنجەرێکی ژەهراوی لە دڵی کۆمەڵی کوردستاندا بەوەی بەشدار بوو لە دەسەڵاتدا پاساوی ئەوە بوو کە ئەو وەزارەتانەی ئەمان وەری دەگرن ریفۆرمی تێدا دەکەن. پاساوێکی بێبەها و بێبنەما هەروەک جەهالەتێک لە تێگەیشتن لە سروشتی کۆمەڵ دەسەڵات و کۆمەڵی نێودەوڵەتیدا بزان و نەزانن بوون بە پڕپڕەی پشت و تەمەندان بە دەسەڵاتی گەندەڵ. تەنانەت ئەو گروپانش کە لە گۆڕان جیابوونەوە یان لی تۆران نەیانتوانی هیچ پرۆگرامێکیان بۆ بەختەوەری هاوڵات و دادوەری کۆمەڵایەتی هەبێ. دەنگۆ هەبوو گروپێکیان لە هەڵبژاردننی پێشوودا لیستی تایبەتیان بۆ پەرلەمان هەبێ. لای من هەموو بەشداریەک لەم دەسەڵاتەدا شەریعەتدانە پێی دەبێ بۆی کۆت بکرێ و لە دەری دەسەڵات لە کۆششدا بین بۆ دامەزراندنی کۆمەڵێکی بەختەوەری بەدەرامەت. حیزب و هەندێک کردبوونەوەی ئیسلامی ئەجەندەی خۆیان هەیە و بەشێکن لە ئەجەندەی ئیسلامی ناوچەکە کە مەترسیدارن لەسەر کوردبوون، زمانی کوردی و ناسنامەی کوردی و کوردستانی. ئاین نابێ بەشداری کاروباری دنیا ببێ بە تایبەتیش دەسەڵات. باوەڕی ئاینی پێویستە وەک پەیوەندیەکی ڕۆحی لە نێوان کردگار و مرۆڤدا بمێنێتەوە پیس نەکرێ بە کاروباری دنیا بە تایبەتیش دەسەڵات. هەرگیز چارەسەرێکی ئیسلامی نەبووە بۆ پرسی کورد، هەرگیزای هەرگیزیش نابێ. گەر ئیسلام بگونجابا بۆ دەسەڵات خۆ دەبوو هێزی ئیسلامی ئەمڕۆ لە یەکگرتبوونەوەدا یەک دەنگ بوونایە. هەڵبەت پەردبوونیان بندەبەوە چ وڵاتێک و چ هێزێک هاوکاریانە. هێزی ئیسلامی ئەمڕۆ کۆمەڵی کوردستانی یەک نەخستووە بەڵکو دابەشی کردووە. ئەمان بینایان لەسەر ئەجەندەی پەردکردنی کورد و کوردستانی پارتی وێشێتی کرد. پارتی وێشێتی کۆمەڵی کوردستانیان دووپارچە کرد و تۆوی دووبەرەکیان خستە دڵی کەسی کوردەوە. ئیسلامیەکان لە ئاکارێکی دیکەدا تۆی دووبەرەکیان چاند و ژەهری ناسنامە سڕینەوەیان خستە دڵی کەسی کوردەوە. کۆمەڵێکی دابەشکرا و هەرگیز ناتوانێت بەرەو قەوارەیەکی سیاسی و کۆمەڵایەتی یەگرت و بچێ. بە دۆخی ئێستایەوە کۆمەڵی کوردستان هەرگیز ناتوانێت شارە نووسی خۆی یەکلا بکاتەوە. هەمیشە هێزی دەرەکی ئەوانەی ناسنامەی کوردە سڕنەوە ئەم هێزە پەرتانەی کۆمەڵ هەڵدەپەڕێنن بەو جۆرەی دەخوازن جا پارتی وێشێتی بووە یان هێزێکی ئیسلامی. دواپرسم لەم تاوتوێدا بەرەو کوێ بچین.
لەگەڵەوەشدا کە زۆرینەی خەڵک ناڕازیە و بێزارە لە دەسەڵات ئەمڕۆ هیچ هێزێکی سیاسی و کۆمەڵایەتی نوێنەری دەنگی ناڕازی و ڕێک نەخراوی کۆمەڵ ناکات. هیچ گرۆپێک نەیتوانیوە بێ بە هێزێکی کارای ئۆپۆزیسیۆن و هەر هیچ نەبێ نوێنەری بڕگەیەکی کۆمەڵ بکات. هەڵبژاردننی پێشووی عێراق دەری خست کە پارتی وێژێتی نزیکەی لە سەدا 4 دەنگی کۆمەڵی کوردستانیان هێناوە و بزوتنەوەی گۆڕانیش 0. دیارە لە کۆمەڵێکی دیموکراتدا ئەم حیزبانە هیچ شەرعێتێکی حکومڕانیان نەدەبوو. هەڵبەت ئێستا بە هێزی چەکدار یا میلیشیا و دەرامەتی زەوت کراو ئەمان حکم دەکەن. جا ڕۆڵی پێشڕە و لە یەخستنی دەنگی ناڕازی کۆمەڵدا لێرەدا دەردەکەوێ. دەکرێت هەموو ڕێیەکی سیڤڵ بگرینە بەر بۆ نزیکردنەوەی دەنگی ناڕازی و یەخستنی کۆمەڵێکی پەرت. بە پلەی یەکەم دەبێت ڕۆڵی کارا بدرێ بە دیبەیتی کۆمەڵایەتی و پرۆتێستی هێمنانە. ئامانج لەم چالاکیانە کۆنتڕۆڵی زۆرینەی کۆمەڵ نییە، نەکۆکردنەوەشیانە لە حیزبێکی ئایدۆلۆجیدا، بەڵکو ئامانج دامەزراندنی هاوڵاتیەکە کە باوەڕی بەخۆی بێ و کە توانای بڕیاردانی هەبێ و بۆ بەرژەوەندی خۆی زانابێ. گەرچالاکی کۆمبڵ بتوانرێ لە ئاکاری جیاوازدا بەرقەرار بکرێ، کاریگەر دەبێ لە نزیکردنەوەی خەڵک لە یەکتر و جەختکردنیان لە پرسی هەنووکەدا. بە کورتی باسەکەم لە چەند خاڵێکدا کۆ دەکەمەوە. دەستوری کوردستان نانووسم، هەڵبەت دەمەوێ جەخت لەو خاڵە گرنگانە بکەمەوە کە بۆ خەباتی کۆمەڵی کوردستان ئەمڕۆ زۆر گرنگە. جەختی خەباتی کۆمەڵی ناڕازی دەبێت لەسەر گۆڕینی دەسەڵات بێ، نەک ریفۆرم. دەبێ هەموو چالاکێکی دەسەڵات بۆیکۆت بکرێ بە هەڵبژاردن و دەنگدانەوە. ئەمە تەنیا ڕێیەکە بۆ گەیاندنی پەیامێکی زەڵاڵ. ئەمڕۆ هیچ ئۆپۆزیسیۆنێک لە کوردستاندا نییە و پێویستە لە توانای لە بنەهاتووی کۆمەڵ هێزی ئۆپۆزیسیۆن دابمەزرێ، نەک لە بەرژەوەندی بژاردەیەکی گچکە، بەڵکو بۆ داهاتوێشی گەش. خەباتی سیڤڵ تەنیا ڕێیە بۆ هەشیارکردنەوەی کۆمەڵ و بە ئاگابوون لە مافی خۆی. ئەم خەباتە سروشتی چۆنە؟ بۆ نمونە کۆڕ و کۆبوونەوەیە، بەشداری لە دیبەیتی پرسی گرنگ و هەنووکەدا، هەروەک ڕێخستنی پرۆتێستی هێمنە بۆ داواکاری مافێک یا بەرز ڕاگرتنی بەهایەک. لە زۆر بواردا کەسی چالاک زۆرن، دەبێت ڕێزیان لێ بژیرێ و هاوکاریان بکرێ. هەروەک لە نێو حیزبەکانیشدا ناڕازی زۆرە و گوتار و ڕەوتاریان لە بەرژەوەندی کۆمەڵە، دەبێ هاوکاری بکرێن. توند و تیژی نە کۆمەڵ برەو پێدەدات نە هەشیاری دەکاتەوە. کۆمەڵی توند و تیژ لە تەنگەشەدایە و هەڵناسێتەوە. دەسەڵات دەبێت لە ئاستی نزمی کەس بنەماڵە و خێڵەوە بەرز بکرێتەوە بۆ ئاستی کۆمەڵ گەل نیشتیمان. کۆمەڵی پەرت هەرگیز بڕیا لە دەستی خۆیدا نییە و چارە نووسی خۆی یەکلا ناکاتەوە. هەمیشە دەستی دەرەکی دەتوانێت کۆنتڕۆڵی بکات. پێویستە کۆمەڵی کوردستان لە هەموو ڕوویەکەوە یەک بخرێتەوە. بیناکردنەوەی کوردستانی یەگرت و هەر هیچ نەبێت لە عەقڵدا پێویستە. دەبێت پابەند بوون بە کوردستان بوونەوە لە سنووری هەرێم دەربچێ و بپەڕێتەوە بەشەکانی دیکە و ڕەوەندی کوردی دەرەوە. کۆمەڵی کوردستان پێکەوە بەهێزن و دەتوانن ئامانج پێکن. کوردستان بە تەنێ خاکی کورد نییە، زۆر نەتەوە و باوەڕداری دیکەی لەسەر دەژی. پێویستە هەمووان لە چەمکی هاوڵاتدا مافیان بۆ یەک بێ. کوردستان لە جیهانی ئەمڕۆ دانەبڕاوە. هەموو شێوازێکی خەبات بۆ چەسپاندنی ناسنامەی کوردستانی پێویستە کاریگەری لەسەر کۆمەڵی نێودەوڵەتی بزانرێ. قۆگەر کاریگەری نەگەتیڤ بێ، پێویستە پێیدا بچینەوە. پارتی وێژێتی هەموو بەهایەکی کۆمەڵیان پێشل کرد. دەبێ هەموو ئەو بەهایانە لەسەر بنەمایەکی شارستان و جیهانبینی دابمەزرێنەوە. پێناسەکردنەوەی کورد و کوردبوون لەلایەک و کوردستان و کوردستان بوون لەلایەکی دیکەوە پێویستە چاوی پێدا بخشێنرێتەوە. ئەمڕۆ لە گوندێکی نێودەوڵەتیدا دەژین، ناکرێ پێناسەی خۆمان لە ناوچەیەکدا قەتیس بکەین، بە هەڵەدا دەچین. ئەمانە هەندێک پرسی گرنگ و هەنووکەن کە پێویستە بە هەند وەربژیرێن و ببنە دەرکێک بۆ چوونە ژوورەوەی خەباتێکی درێژەخایەن و گۆڕانکاری پۆزتیڤ لە ژیانی کۆمەڵی کوردستاندا.
من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوە بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبەفەتە.